سەدان پەنابەر لەبەر سەرما ماونەتەوە. کەمپەکەیان داخراوە لەبەر ئەوەی لە دۆخێکی خراپدایە ئاگر بە تەواوەتی وێرانی کردووە. ئەم دیمەنەی دەیبینن کەمپی لیپایە لە سنووری وڵاتی بۆسنیا و ماڵی نزیکەی 1300 کۆچبەرە. ئێمە نازانین بۆ کوێ بڕۆین، بۆ وڵاتێکی تر دەچین، بۆ شارێکی تر دەچین یان بۆ کەمپێکی تر. نازانین، ئەڵێن بڕۆن بۆ کوێ ئەڕۆین نازانین. ئەم کۆچبەرانە لە نەتەوەی جیاوازەوە هاتوون و زۆربەیان لە پاکستان و ئەفغانستانەوە سنوورەکانیان چێپەڕاندووە بەرەو ئەوروپا. من پێم وایە تەواوی هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان شکستیان هێناوە. پێم وایە ئەمە بەزاندنی ئەوروپا و کۆمەڵگە و ڕۆحی ئەوروپیەکانە. پۆلیسی سنوورەکە باز لەوە دەکەن کۆچبەرەکان بەرەو شاری بیاچ لە بۆسنیا بەڕێ دەکەن. ئەوەش پێدەچێت ببێتە هۆی هەڵکشانی گرژیەکان. لە کاتێکدا دانیشتوانی ناوخۆی بۆسنیا خۆپیشاندان دەکەن لە دژی لێشاوی کۆچبەران. کێشەی کۆچبەرەکان کاتێک دەست پێ دەکات کە ڕێکخراوەکانی کۆچبەران لە کەمپەکە دەچنە دەرەوە خزمەتگوزاری پێشکەش ناکەن. پێم وایە بڕارێکی خراپە، پێویستە بە شێوەیەکی تر چارەسەر بکرێت. نزیکەی 8,000 کۆچبەر لە ئاسیا و ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێستادا لە بۆسنیان. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان نزیکەی 3,000 کۆچبەر شوێنی مانەوەیان نییە. خەیمەی کۆچبەرانی بۆسنیا لە 22 ئەم مانگە سوتاو. نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاند ناکرێت لەم وەرزی سەرمایەدا بگەڕێنەوە بۆ کەمپەکە.